ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ بەسەرکردنەوە و دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر هونەرمەندی ئەم جارەمان کاک سەردار خدرە. کاک سەردار خدر یەکێک لەو هونەرمەندانەیە کە هەتا ئێستا 30 ساڵە بەردەوام خزمەت بە مۆسیقا و گۆرانی کوردیەکە و زۆر جار پێشانگای کردوێتەوە بۆ هونەرمەندان. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە هاوڕێمان بن ئەوەی کە ژیانی خۆی و هونەری خۆیە لێرەدا باسیەکە با لە زمانی خۆیەوە ببیستین. کاک سەردارگەم زۆر خۆشحاڵم کرد لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی. منیش خۆشحاڵم بەخێر بن سەرچاو ئەرکتان کێشاوە. من زۆر خۆشحاڵم کە جەنابتان هاتوونە ماڵەکەمان. زۆر خۆشحاڵم بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. ماڵەکەتر ئاوەدان بێت. کاک سەردارگیان بەرنامەکانت بینیوە و ڕواڵی بەرنامەکە وایە بۆیە ئەم بەرنامانە پێناسێک لە هونەرمەندان نیشانەدا دوای ببێ بە ئەرشیڤێک و ئەرشیڤەکەش لە ڕۆژهڵات تیڤی ئەمێنێتەوە. بۆیە زۆر جار هونەرمەندان باسی ژیانی هونەری خۆیان کردووە و لەکوێ لەدایک بوون و چه ساڵێکی چیان خوێندووە و تا و لەحزەیە کە تێدان فەرموو. وەڵا لە ڕاستی من نام سەردار خدر حسەینە، خەڵکی گوندی ژاژڵەم، سەر بە قەزای شارباژێر لە سلێمانی و من لە ساڵ 1964 لە گەڕێکی کانەسیان لە سلێمانی لەدایک بووم. 1964 و قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و ئامادەیشم هەر لە سلێمانی تەواو کردووە و وەکو بواری هونەریشم هەر وەکو هەموو هونەرمەندەکان هەموو کەسانی کە دەستیان ناوەتە کاری هونەری هەمومان لە سەرەتاوە کە چوونێتە قوتابخان و کە سرودی قوتابخانەکان دەستی پێ کردووە. من یەکێکم لەوانەی کە هەر لە پۆلیسەی سەرەتاییەوە بەشداری هەموو کارە هونەرەکانی قوتابخانەکانم کردووە، وەکو قوتابخانەی بەرزان بۆ نمونە کە ئێستا ئاسۆی شەیدانە و کاتە مامۆستا کەمال سابیر کاری هونەری پێکردی. لەوێەوە کاری دەست پێکردنی کاری هونەریم دەست پێ کرد لەگەڵ هونەرمەند ئەحمەد جۆڵا کە ئێستا لە بەرنامەکانە کاری درامیەکە بەیەکۆ لە درامای شانۆی قوتابخانەکانە بەشداریمان کردو. هەر ئەو کتێبانی کە لەسەر خوڕەوشتی جوان و لەسەر ئەو شتانەی کە پەیوەست بوو ئەمان توانی کاری هونەری بۆ بکەین مامۆستا کەمال سابیر کاری هونەری بۆ کردین وەکو شانۆ. دوای ئەوەش هەر لە پۆلیشە مامۆستا محەممەدێکە بوو کە بە حەمایەتێ بەناوبانگە ئێساش ماوە تەمەنی درێژ بێ هەڵ یەسان سەر کە پێشەوەی دەرس بخوێن هەموو پێش دەرس خوێندنێک
منێ لەسان گۆرانی مەوت ئەی بۆی تەلەبەکان هین بێ بێتاقت نەبن گۆرانی مەوت و اینجا لەو حەزم کردە کاری هوەری تا خۆ دەزانێت لەو تەمەنەیە ئەو کاتە زەمنی ئەوەش نەبوو مۆسقا بەم شێوەیە زۆر بێ بەسەر بەشداریم کردووە تا سەرەتایی تا 6 تاوا کرد دوای لە 2 متەوەسە وانە دەورەی کرایەوە لە چالاکی قوتابخانەکان لە 3 متەوەسە لە چالاکی قوتابخانەکان کە چێ ئارەزوومەندە حەزی لە کاری هوەریە ئەتوانێت بێ بەشداری بکە ئەو بوو من بە هاوکاری مامۆستا فەڕەنسیس داود ئەو کاتە توانیم بەشداری بکەم وەکو عازف کەمانچەیەک فێری مۆسقا بم ئیتر هەر لەو گروپەیە مامۆستا فەڕەنسیس گروپێکی دامەزران بە ناوی تیپی مۆسقای دیلان جا ئەو دەورەی مامۆستا فەڕەنسیس داود بوو خالی سەرکار بوو مامۆستا ئەنوەر بوو مامۆستا قادر دیلانەوە بەڵێ بە نامانە تیپی مۆسقای دیلان بە کۆی دەنگ وتی چ دووسێ ناوی بۆ دانای مامۆستا چ ناوێکتان پێ باشە ئەمانە ئێمە دیلانمان هەڵبژان جا هەر ئەو تیپی مۆسقای دیلانە بە سەرپەرشتی مامۆستا فەڕەنسیس دووسێ پارچە مۆسقامان ئامادە کرد و بردمان بۆ هەولێر و بۆ دووهۆک و بۆ بەغاو ئیتر لە هەموو پلەکانە پلەی یەکەمان بەدەست گۆرانیبێژتان لەگەڵ بوو گۆرانبێژ کەمترمان لەگەڵ بوو ئێمە زیاتر وەکو ئۆپەرێت بەشدارێ بووین و پارچە مۆسقایەکیش وی چالاکی قوتابخانە بوو چالاکی قوتابخانەکان چالاکی هەموو قوتابخانەکانی پارێزەکانی وڵات بوو هەر ساڵە و لە شارێک بوو لەگەڵ کۆمەڵێک لەو تیپە مۆسیقایانە بوویەوە بەشداریت کردووە ئەو کار و چالاکیانەیە کە پێشتر بووتانە ئەنێ بەر لە ڕاپەڕینە بەرحاڵ دوای ڕاپەڕین کە شتێکی تر بوو بەڵێ پێش ڕاپەڕین بەڕاستی لەگەڵ مامۆستا فەڕەنسیس زیاترە چوینە ڕەوزەکان ئۆپەرێت بەشدارە بووین ئەی بردین لەگەڵ خۆیان چونکە سەرەتامان بوو بەشداریمانە کرد کە جگە لەوەی مامۆستا فێری مۆسیقایی فێری خوڕۆشتی جوانی خوڕۆشتی بەرزی کردین خۆشەویستیمان بۆ خەڵک و بۆ هونەر و بۆ وڵاتەکە ئەمانە لەسەر و ئەوانەوە بوو کاری هوەری بکەیت چونکە هەموو جارە پێی وتی نەیەگەر هەتەن کاری هوەری بکەیت و چەند پێش بکەوی ئەگە تۆ ئەو سیفاتانەی هوەرمەندیتیان نەبێ بە هوەرمەند داناندرێت بەڕاستیەوە گەورەی بوو ئەوەی کە ئێستا ئەمە هەمانە هەمووی گەورەی ئەو مامۆستا بەڕێزەیە ئیتر بەڕاستی تا ساڵی 91 لە 91 مەرحلەیەکی تر هاتە پێشەوە من 91 چوومە کۆمەڵی هونەرە جوانەکان وەکو عازف چەلۆ بەشداریم کرد وەکو عازف چەلۆ لەوێ بەشداریم کرد جا لە هەموو چالاکیەکانی کۆمەڵی هونەرە جوانەکانە تا ساڵی 95 لە هەموو چالاکیەکانە بەشداریم کردووە کۆمەڵی هونەرە جوانەکان کە مێژوویەکی پڕ سەروەری هەیە لە شاری سلێمانیە ئەو کاتە کۆمەڵی هونەری وێژەی کوردی بوو ئێستا کۆمەڵی هونەرە جوانەکان ناوەکەی گۆڕیوە ناوەکەی گۆڕا بەڕاستی ئەدەبوو وێژەکەی دەرهێنا ئەو کاتە ڕژێمی ئەو کاتە وتی ئیتر گۆڕیان بە کۆمەڵی هونەرە جوانەکان چکە ئەو کاتە خەرشی ئەدەبیش بوون و کتێبیشان شتیان بڵاوە کردەوە شانۆکاریش بەشدار ئێستا شەش شانۆکار بەشدارە جاو بەڕاستی گەورەیەک بوو بۆ ئێمەکە هەر ئەندامی کۆمەڵی هونەر جوانەکان کە ئەو مامۆستا بەڕێزانە ئێمە مێژوویەک بوو لە تەلەڤیزۆنا سەیرمانەکردن ئێمە ببینە ئەندامی ئەو کۆمەڵەیە بەلای من خۆمەوە کە ئێساش زۆر جار ئەیڵم شتێکی گەورە بوو بۆ من و ئەوش قوتابخانەیە کە لە مێژووی سلێمانیە ئەم هونەرمەندانەی کە تۆی بینی لە شاری سلێمانی هەمووی سەرەتاکەی پەروەردەی ئەو قوتابخانەیە کۆمەڵی هونەرە جوان کە هەر هەمویان شانازی پێوە ئەوە دوای دێمە سەر ئەوە پرسیارێکی تایبەتی پێم خۆش بووە باست کرد جنابت چەند پێشانگە و مەعرەزێکت کردووەتەوە بۆ هونەرمەندان یەکێک لەوانەیە کە پێشانگات کردووەتەوە بۆ نەمرە حەسەن زیرەک بووە و پێکەری هیچتان بۆی دروست کردووە حەزەکەم باسی ئەم پەیکەرە بکەی کە چۆن دروست کرا و باسی پێشانگاکە بکەی کە چۆن کرایەوە بۆ حەسەن زیرەک کە پێم وایە یەکەم کەس ئێوە بوون کە پێکەرتان بۆ حەسەن زیرەک دروست کردووە و ئەزانم پێکەر دروستکردن بە هەر حاڵ کارێکی ئاسانە نییە مەسروفاتی زۆری ئەوێ تێچووی زۆری ئەوێ فەرموویە وەڵا لە ڕاستیە ئەو بوو کە کۆمەڵی هونەرە جوانەکان ئەندامەکانی هەمویان چوون بەرەو هەندەران بەس من هەر بەردەوام بووم ئەرشیفێکی زۆرم هەبوو ئی حەسەن زیرەک و ئی هونەرمەندان و ئەوانە کە زۆر جار لە شاشی کەناڵەکان ئامابینیان و دەبێت پەیکەر بۆ حەسەن زیرەک بکرێ و ئەبێ کەسێکی وایە هونەرمەندێکی وایە بەڕاستی بەس قسە بوو هیچ نەبوو ئەو بۆ من و خۆم هونەرمەندی برام سالار خەدر هەستاین بەوەی کە
هەم پێشانگایکی گەورەی بەیەکەوە بۆ بکەینەوە هەم پەیکەرێکی تایبەتی بۆ بکەین پەیکەرەکە بەڕاستی کە پارێکی زۆری تێچوو کاتە بڵم مەبلەغێکی زۆر بوو بۆ ئێمە هەرچی خەڵک بۆی چۆن ئێوە ئەو پارێتان ناوە بە پەیکەرێک بۆ حەسەن زیرەک بەڕاستی من هەر جۆم نایە قسانوتم شایانی ئەوەیە ئێمە هیچمان نەکردو بۆ پەیکەرەکە کە جەماوەرێکی زۆر زۆر ئامادەی ئەو پەیکەرە بوون و پێشانگایەکی تایبەت بە هەموو ئەو وێنانەی کە بۆ هونەرمەند حەسەن زیرەک کە کاتی خۆی گرتوێتی لەگەڵ هونەرمەندان و ئەو تەجلیلێکە گۆرانی پێوتو بوو ئەو تەزبیح و ئەو شتانی کە لە پاشی بەجێما بوو من توانم لەو پێشانگایە وەریگرم لە کۆمەڵە خەڵکو و بیاننەوە لێ ئازم کرد کە بەڕاستی هەفتەیەک بەردەوام بوو ئەو پێشانگایە کە بە بەردەوام خەڵک چۆن ئەچێ بۆ سەیران ئاوا هەمووی بەجلی کوردیەوە ئاهاو بۆ ئەوە تا لە شارەکانی تریشەوە هاتن کە نوێی بەیانیم کردو بۆ دەیشەوە کە ئەوە جێگای خۆشحاڵی بوو و پەیکەرەکەش جێگای خۆشحاڵیە تا ئەساش بە ڤیدۆ هەموو دانانی پەیکەر و هەمووی ماوە جا لەگەڵ ئەوەشە فستیڤالێکیشمان بۆ ساز کرد یعنی سێشت پەیکەرەکە معرەزێک فستیڤالێکی گەورە بۆ حەسەن زیرەک لێ کاتە جاید ئەو یەکێکە لە کارە پرسەروەرگان کە ئەوانەی کە هاتبن بۆیە تا ئەم دقێژ باسی و کاتاکە ئەو فستیڤالە لەکوێ کرا هەر لە کۆمەڵی هونەرە جوانەکان لە سلێمانی بەڵێ لە هۆڵ کۆمەڵی هونەرە جوانەکان کرا چۆن بوو فستیڤالەکە ئەوە پەیکەرەکە بوو ئیفتتاحەکەی دوایەوە هاتن معرەزەکەشان ئیفتتاح کرد هەری حەسەن زیرەک اینجا هاتە ژوورەوە هونەرمەندەکان بەشداری گۆرانی بێژن عەبدولقادر حەسەن و ئەو سالار خدری برام گۆرانی بێژێ گۆرانی وت و ئەحسان زیرەکیش گۆرانی وت ئەمە ساڵی 2000 ئیتر هەر تیپەکەش تیپی کۆمەڵی هونەرە جوانەکان بوو لێوێ بەشدار بوون تا ئەماش هەموو ئەو گۆرانیانە ماوە بەڕاستی شتێکی زۆر یعنی سەرنجڕاکێش بوو جەماوەرێک بوو لەم دەرگا و شتیان ئەشکانەوە نا جەماوەرێکی قەڵەباڵ بۆ کاتە کاک سەردار حەسەن زیرەک بەڕاستی هونەرمەندێکە سەردەمی خۆی زۆر ڕێز و حرمەتیشی لێگیراوە و زۆریش کۆسپی بۆ دروست کراوە بەڵام زیاتر بۆ خۆی باسەکە و مامۆستا سەلاح ڕەشیدیش کە لە دەرەوەی وڵاتەوە توێژێکم لەگەڵی کرد ئەڵێ خۆشترین کاتەکانی کە هات لە سلێمانی بوو ئەوەی کە جنابەت فەرمووت کە مامۆستا فەرەنسیز و زۆربەی هونەرمەندە گەورەکان خۆڕەوشتی کوردانە و شۆڕژگرانن پێفێرەکردین اینجا بێ هونەرمەند بی ئێستاژە بێ هەروابێ جاز لەم بارەوە سلێمانی سەرتۆپی ئەمانە بووە لە کوردستان و ئەو ڕێزە خۆشەویستی ئێوەش بووە بۆ حەسەن زیرەک و حەسەن زیرەک لێرەژە زۆر بەرهەمی تۆمار کردووە کە ئێستا خۆشبەختانە مامۆستا ئەنوەری قەرەداغیەکێک لە هونەرمەندانەیە کە لەگەڵی بووە مامۆستا سەلاح ڕەشیدیش لەگەڵی بووە جا ئێستا ئەگەر پارچە مۆزیکی پێشکەش بە بینەرانی بەڕێز بکەی لە ئاوازەکانی نەمەر حەسەن زیرەک فەرمووی. دەستەکەت خۆش بێت کاک سەردار گەنیادێکی نەمر حەسەن زیرەکیش بەخێر لە کاتی پێکەرەکە وا بزانم میدیای زەندی هاوسەری حەسەن زیرەک بەشداری کرد یا دواتر هاتەوە چۆن بوو وەڵای لە ڕاستیە ئەویش و ڕابەخانش من لەو کاتەیە جوابم بۆ ناردن بەس ڕابەخانەوە بەدەستی گەشت و بەس ناتوانی بوو بێن میدیای زەندی خەبەری نەگەشت بوو بەس دوای ئەوە ڕابەخان چۆن هابوو ئێرە هەر خەبەریان نەگەشت و هاتبوو بۆ ئێرە سوتفا بەلای کۆمەڵی هونەر جوانەکان هاتە بۆ ڕابەخان زانی پەیکەری حەسەن زیرەک لەبیە دوور بتی مۆچۆرکەم پێهاتوە کە ئەوم بینیوە بەس دوومە من ئەو ئاغایی ئەمەی دروست کردووە ئەمە بێ بیبینم بزانم چێ ئەمەی دروست کردووە تاسا کەس ئێمە ئاگادار نەبووین ئیتر بەڕاستی ئێمە هات بۆ لام بۆ ماڵەوە بوو لامە ئیتر یەکێک هێنابووی
ویتر ها بۆ لامتی چۆن ئەو پەیکەرە دوو ئێمە نەمازانێت وەڵای جوابم بۆ نردوو بۆ تۆش و بۆ میدیای زەندیش و بۆ کاک حسەنش بەڵام کاغەزەکە نەگەشتوتە تەبان زۆر زۆر خۆشحاڵ بوو ویترەوە لەوە تێکەڵایەکی زۆرم لەگەڵ ماڵی ڕابەخانە بوو سەردانی ئەوێم کرد و ئیتر هات کۆمەڵە ڕسمی گر لەگەڵ یا و یعنی شتێکی جوان بوو بەلای دوایەوەش ئیتر میدیای زەندی خوالی خۆش بوو ئەویش هات بە سەردانێک هاتبوو لەگەڵ گروپێکە هاتبوو لە ڕادیۆی کوردی بەغاوە هاتبوو سەردە کۆمەڵە ڕۆشنبیر و هونەرمەندی ئەو کاتە بوو ساڵی 2003 و 4 وەڵا هاو بۆ ئەوێ ئەویش یعنی زۆر زۆر خۆشحاڵ بوو وێنێگر لە بەردەمی پەیکەرەکە وتی تاسەمە ئەمانەمان نەزانیوە بە ئێمە نەگەیشتووە جاوتم ئێمە کردومانی تر گرنگەوە نییە ینی تۆ بزانی ئێمە خۆشحاڵین تۆ بزانی بەس ئێمە بۆ گەورەی حەسەن زیرەکمان کردو بەڕاستی ئیترەوە بوو کۆمەڵە لێدوانیا بۆ کەناڵەکان و خۆشحاڵی خۆی دەربڕی و ئیتر کتێبێکیشی هەریامە بە هەدیە حەسەن زیرەک بوو خەتی خۆی چاپی کردبوو ئەوشی بە هەدیامە ینی ئەوانە شتی جوان ژیانەوە بەسەرهاتی حەسەن زیرەکی بەڵێ ئەوە بوو بەڵێ ئەی چوت بۆ شاری بۆکان و لەگەڵ کاک حسێن برای حەسەن زیرەک و توێژێکت کرد ساڵی 2001 بوو بەڕاستی لەگەڵ خێزانمە چوین بۆ ئەوێ ژیان عەبدوڵڵا چوین بۆ شاری بۆکان کە بە سەردانە چوون بۆ ماڵی ڕابەخان ئەو دوای ئەوەی کە هاتن بۆ ئێرە ئێمە سەردا میوانداریان کردین بۆ ئەوێ ئیترە بوو چویناوێ چوونە سەر قەبری حەسەن زیرەک چەپکەی گوڵی گەورەمان بدە سەر قەبرەکەی و من سەر گۆڕەکەیم بۆ یاخ کردەوە مەحاجەرە و شتەکەی و ئیتر ناو هینەکانمان هەموو شت لەگەڵ ڕابەخان و شتێکی جوان کۆمەڵە ڕسمان گرت و ئیتر دیدارێکی جوانم لەگەڵ برای حەسەن زیرەک حسێنی برای ساز کرد کە لێدوانێکە شتێکی جوانە باشی مێژوو حەسەن زیرەکە هەر لەو سەردەمێکە لە گۆرانی لەو سەردەمێکە لە ماڵەوە بوون کە چۆن پێیان ناخۆش و گۆرانی بوو لەو دوایی ئێستا شانازیەکەن بە کە کەسێکی وەکو حەسەن زیرەکە ئێسا وایە و ئیتر لێدوانێکی جوان مقابلێکی جوانم کرد هەر حەزیشم کرد بیبینم خۆشحاڵ بووم کە بینیم بە تەمانین هێوە کچەکانی داوەت بکەن لە فستیواڵێکە لە یادێکی گەورەی حەسەن زیرەکە چون ئەگەر سیرم کرد بێت لەم لە باشووری کوردستان چون بە حکومیەوە دەسەڵاتێکی لێرە ئازادی هەیە لە لێرە بانگیان بکەن لەو مەراسمە بەشدار بن کچەکانی وەڵا ڕاستی زۆر جار من هەوڵم ئاوە چونکە بەتەنیا بەڕاستی ئەوە ناکرێەوە یعنی بێ لە ڕێی دینەوە ئیلاقاتەوە بێ و بانگی کەیت و کە تۆ ژێهێنێ بێ شتێکی مەراسیمێکی جوان بێ من پار حەزمە کرد لە یادی حەسەن زیرەکە ئەم ساڵ و پاریش هەوڵمەکە هەوڵێکی باشماکە بتوانم داوەتیان کەم بۆ ڕێزێکی گەوران لێ بنین بەڕاستی چونکە بارزوروفی دارایی ئێرەوا بوو ناکرێت تۆ کەسێک بێنیت و ئەوەی هەتا بە دڵی خۆت نەبێ بەڕاستی وایە کاک سەدەر بۆیە من چون ئەو پرسیارم کرد ڕەنگە لەوانە پەیوەندی بە بەرنامە کۆنەوێت بەڵام چون جنابەت ئارشیوێکی گەورەت کۆ کردووەتەوە لە هونەرمەندان بەتایبەت هونەرمەندانی شاری سلێمانی و ئەو زەحمەتەش کێشاوە پێکەری حەسەن زیرەکە دروست کردەوە ئەو نمایشگاتە کردوێتەوە من حەزەکەم باسێک لە کۆکردنەوەی ئەرشیڤە بکەیت کە کۆکردنەوەی ئەرشیڤ کارێکی ئاسان نییە کارێکی سانان نیە شۆشونخوونی زۆری پێویستە و بەداخەوە ئێمە کەممان هەیە کە ئارشیڤ هونەرمەندانی کۆ کردوێتەوە مەگەر بە دەگمەن تەنیا مامۆستا باکوورین بینیوە بڵێ وەڵام من جگەلەوەی کە وەکو مۆزیکژەن و جگەلەوەی کە لە کۆمەڵە لە دراماکانە بەشداری زۆرم کردو و بەردەوام ینی متابعەیەکی باشی هەموو کاری هونەرەکانی شاری سلێمانی دەرەوشم هەیە ئەوە نییە هەر چونکە هونەرمەند دەبێ ئاگاداری هەموو کارە هونەرەکانی هەموو شوێنێک بە هەر نەک هەر خۆی خەریک بێ و ئاگای لەم لالۆلان نەبێ بەڕێی من هونەرمەند ئەوەی شێکە لە سەرێکی ترین بنەماکانی هونەرمەند ئەوە نێ من لەما ئەگەر بۆ خۆم بێ لە مام توانم دوو پارچە مۆسقا لێم و تەواو بەزە بێ خەڵک بناسی ئەبێ بچیتە ئیشەکانی هونەرمەندان خۆشەویستیت بۆ هونەری چۆن بۆ خۆتت هەبێ بۆ خەڵکیش ئەوە هەبێ جا منەوەم بیرچوو لەو پێشانگای حەسەن زیرەک کۆمەڵی وێنەی دەگمەن کە بڵاو نەبوو بۆ بەڕاستی لە هینی حەسەن زیرەکە ڕابەخان بەڕاستی پێشکەشی کردمەوە زۆر سپاسیەکە من ئەو کاتە یەکێک بوو لەو شتە جوانانەی کە وتی ئەمە تەنها ئەین بە تۆ ئەم وێنانە ئەوە شتێکی زۆر جوان بوو سەبارەت بەو پێشانگای هونەرمەندەکانیش ئیشەکان من هەر لا کۆنەوە لەو کاتوی کە دەستماوەتە کاری هونەری زۆربەی ئەو کارە
ئەگە جەریدەیەکیش لە عەرز کەوتو بە وێنەی هونەرمەندێکی تابێ حەزم نەکردو کەوتبێ هەڵم گرتوەوە ئێستاش بۆ نمونە زۆرم لایە کە سوودیشم لێ بینیەوە ژیان نامە هونەرمەندەوە وێنەکەی بووە ئیتر هەر لەو کاتەوە لە ساڵی 2010 هەموو ئەو شتانم کۆ کردو شتێکی زۆر زۆرەوە لە ژووری سەرەوە هەموو هەمە لەو ژووری خوارەوە کە بینیتانە هەموویم هەیە ئیتری وتم بە بیکەمە پیشانگایەکی تر بۆ ڕۆژی مۆسیقای جیهانی ژیاننامەی هەموو هونەرمەندەکانی کوردستانەگی سلێمانیش ئی هەولێر و دووهۆک و وێنەکانیان هەموو دەلیل و پۆستەر و هەموویان کردە پێشانگایەک ئەمەی مۆسیقا لە ڕۆژی مۆسیقای جیهانیە بە بۆنەی ڕۆژی شانۆی جیهانیە وێنەی هەموو هونەرمەندە شانۆکارەکان و دەلیلەکان و هەموو پۆستەرەکانیان و هەموو ئەو کارە هونەریانەی کە کردویان لە گەلەری کۆمەڵی هونەرە جوانەکان کە ئەویش بەعنی هەموو معجیب بوون بۆ هەبوو هونەرمەند هەبوو خۆی ئەو شتانەی نەبووی تۆ چۆن ئەم شتانە دەستکەوتووە ئەنجا ئەمانەشم لە هەولێرە کردەوە دوو جارێکی پێشانگام هەر کردەوە بە بۆنەی بە پایتەختبوونی شاری سلێمانی یەکەم کەس بووم کە لە ڕۆژی مۆسیقای جیهانیە جارێکتر پێشانگایەکترم بۆ هەموو هونەر بۆ هەموو تیپەکانی کوردستان کردەوە هەر لە ساڵ 1946ەوە کە دەورەیەکی مۆسیقا کراتەوە و ساڵی 1955 کە تیپ مۆسیقای مەولوی دامەزراوە تیپی سلێمانی و کۆی و باوەجی و ڕەوان دز و هەموو ئەو تیپانەی کە لە کوردستانە هەیە کردمە پێشانگایەکی گەورە جارێکی تر جای شەڵا تەمەەن درێژ بێ بۆ ساڵی داهاتوو نیازمێ 4 کتێبم هەیە چاپیەکەم یەکەم مێژووی هەموو تیپە مۆسیقەکان دووەم مێژووی ئاوردانەوەی لە شانۆی درامای کوردی کە بەشی یەکەمم چاپکرەوە بەشی دووەمی سێمیان هەموو هونەرمەندە کۆچکردەکانی ئەم شارە لە ژیان نامە وێنەکانیان کتێبێکی تر هەموو ئەو تەجوانانەی کە لەسەر پایتەختی ڕۆشنبیری شاری سلێمانی ویسراوە 4 کتێبە لە مراسمێکی گەورەیە ئەگەر هاوکاری بکرم چاپێکەم و بڵاوێکەمەوە هەستەی چەند چاپ نەبوو لە هونەرمەندان دوانیان چاپەوەی چەند هونەرمەندانی گۆرانی بژ و مۆزیکژان هینەکەی ئافرە لە مۆسیقا و گۆرانی کوردیە مێژووی ئەو هونەرمەندانەی ئەو کچانەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکان بوون ئەو مەرحەلانەی کە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی دامەزراوە ئەو کچانە چێ بوون کە بەشداریان کردووە بە مەرحەلە ساڵ یەکەم 3 کەس بۆ دوای بۆ بە 4 بۆ بە 6 اینجا بۆ بەدە اینجا چیشان عەزف کردووە اینجا مێژووی هونەرمەندانی کۆن مێژووی مۆسیقای کوردی چۆن بۆ لە شاری سلێمان هێر لە کۆنەوە تا ئێستا ئەوە هەمووی نووسیوەوە اینجا مقابلی کۆمەڵی لەو کچانەشم کردووە کە لە پەیمانگای هونەرە جوانیان ئەوانەی ئامادەی سلێمانی کچان کە لە ساڵی 1975 و 76 بە هاوکاری مامۆستا فەریون دارتاش و خالی سەرکار کە ئەمانە هەوڵێکی زۆرە گروپێکیان دامەزدان ئی کچان ساڵی 75 کە ئێستا زۆربیان هەموو بەرپرس و هەموو دکتۆرن و ئەوانە کە ئەمان جگای خۆشحاڵین من ئەوانە هەموو مقابلەم کردوون لەو کتێبەیە هەنجای شەڵا بەتەمام ئەو کتێبانش چاپ بکەم هیوادارم کە چاپ بکرێن ئەی نەگەڕاوێتەوە بۆ هونەرمەندان کەوانەی لە ڕادیو بەغا گۆرانیان وتووە ئەوانە لەسەر قەوان گۆرانیان تۆمار کردووە شتی ئەوانت کۆ کردوێتەوە ئەوانم کۆ کردوێتەوە بڵێن چیە نەسی شیروانە عایشەشانە گوڵبەهارە فاتمەخانە کاوێ ساغانە مریەم خانە زۆرن ئەو گۆرانی بێژان ئەوانەش بڵێ ئەوە زۆری ئەو هینانم هەر کۆ کردوێتەوە جا لەگەڵەوەشە مامۆستا باکووری شەر کۆمەڵێ شتی لەو هونەرمەندانە کۆ کردوێتەوە ئەوی شەرهەیەتی بەس من تا شتێکی جوان و جوانم دەست نەکەوێت هەموم حازر کردووە بەس ئەویش کاتی خۆیە تا ئەو 4 کتێبە چاپ نەکەم ئیتر ناچمە سەرام چکە شتەکانە لێ تێکەڵە بێ بەڕاست ئەوەیە کە مامۆستا باکووری چاپی کردووە گۆرانی بەژن نەمرەکان لە سێ بەرگا هەر باسی ژیانی هونەرمەندانی کردووە کارێکی زۆر پڕبایەخە جێگەی دەستخۆشیە کە ئێمە نیمانە بەڕاستی جەنابە دەتەوێت بەو شێوە نەبێ بە شێوەیەکی تر بێ بە شێوەیەکی تۆ کەسێکی کردوێتیەوە دەستی خۆش بێ جاکە منش هەروەکو ئەو کردم ینی هیچ گۆڕانکارێکی چێلەوە گۆڕانکارەکەی لاوانێن بە شێوەیەکی تر بیکەم شێوەیەکی تر ئێستا ئەوە لای خۆمە ئێستا نامێت لەرە باسی بەڵێ دەست خۆش بێت هیوادار هەمەر سەرکەوتوبی بەڕاستی شاری سلێمانی کە شاری ڕۆشنبیریە و بەرحاڵ هەر لە سەرەتاوە کە چوون لە بابانەکانەوە دامەزراوە ئەو شعرەی شێخ ڕەزای تاڕەوانی دەڵی لە بیرم تێ سولەیمانی کە دارە مڵکی بابان بوو ئەجەم سوغرە کێشی ئالی عوسمان بوو سیر ئەەکەی لەو کاتەوە گۆرانی و مۆسیقا زیندوو بووە لە سلێمانی بۆیە زیاتریش
هەستەکەم کاک سەردار هونەرمەندان یا کەسانی ناوچە شار باژێرا تۆنە سلێمانی پەریان بەم هونەرەدا بێ منیش وەک تۆ دیوێتم بەفرێتی دەرون هەبێ برم ناکێت بەهار بێ بەبوو نەبێ برم ناکێت تاکو لە سنجی نەرمێ شەو نەخەوم برم ناچێت لە کۆشی ئەبیناوی تێر نەسرەوم برم ناشکایی ئاما زۆربەی ناوچەکان و سلێمانی ئەزانی سیفەتێکی زۆر جوانی هەیە لە هەموو کارەسات و شتەکانە هەرچەنە زۆر شت تەسیر لە سلێمانی کردووە یعنی زۆر شت دوای خستووە کارەسات و ئەم لاو لەم 20 ساڵی ڕابردووە ئەم حیزبان ئەمانە هەمووی بەڕاستی وای لە سلێمانی کردووە کۆمەڵێشتی لە دەزا بەشتی جوانی پێشکەش کردووە ئەو شتە جوانانەشی پێشکەشی بە هەموو کوردستان کردووە ینی پرشنگدار بۆتەوە ئێستا زۆربەی ئەو خەڵکانی کە ئێن من ڕێزمێ بە هەموو شارەکانی تر ئەوەندەی عاشقی سلێمانی ئەوەندەی خۆشەویستیانەیە بۆ سلێمانی خۆیان ئەڵێ نانی ئەڵێ هەموو شارەکانمان خۆشە بەس سلێمانی کراوەترە یعنی هەستەکەی نشتی کاری هونەری چۆن ئەڵێ کراوەترە لەوێ ینی حەزەکەی دایمەن تێکەڵی ئەو خەڵکانە بی حەزەکەی تێکەڵی هونەرمەندەکانیان بی یعنی هەموو شارەکانوان بەس سلێمانی تایبەتمەندی تایبەتیە ئەو شتانش تەسیری تێ نەکردو ئەو دواکەوتن و ئەوانەی کە وای کردووە سلێمانی بەرەو دواوە بڕۆ بە سلێمانی هەر بەرەو پێش و کارەساتەکان بەعکسەوە جاری وایە لەم بێپارەی و لەم بێ ئیمکانێتیە سلێمانی وایە لەگەڵەوەشە هەر کاری هونەرێکە هەر کاری چالەکێکا خۆشتان لەوانە بیبیستون لە کەناڵەکانە باوەڕکە من زۆر جاوتومە خۆم 10,000 دینارم پێ نەبووە 10,000 دینار گەورەترین ئیشی فەنیم کردووە 5 دینارم پێ نەبووە چوم دەستم ماوەتە کارێکی هونەری ئەمە بۆ لەبەروی عەشقم هەیە بۆ ئیشەکە خۆشەویستی هەیە بۆ کارە هونەرەکان یعنی لەبەروی سلێمانی ئیتر ئیمکانێتی بێەوە زۆر باشە جا ئەوانەی کە کاری هونەریشان کردو هەموو ئەوانن کە بەڕاستی بێئیمکانێتن ئەوانەی کە کەمی تایە هونەرمەندێکی زۆر دەوڵەمەند بێ و ئیشی کاری هونەری بکە هەموو ئەو ئیشە جوانانەش لەو کەسانن کە ئەو هونەرمەندانەی سلێمانی و هەولێر وانەش هەموو ئەو کەسانن کە زیاتر ئەکادیمینی جالەوە بڵێن لە ساڵی 50-60ەکانە هەموو لە هەموو کوردستانە 2-3 کەس چوو بێتە پەیمانگای هونەر جوانەکان باقیەکەی هەمووی خۆی خەریکی کاری هونەری بوو من نەچوومەتە پەیمانگای هونەرە جوانەکان من نەچوم پەیمانگام نەبینیوە بەس مانگێ 2 مانگ مامەسای بەڕێز مامەسا فەڕەنسیس مامەسا لەمیێ حەنا مامەسا ماجید تۆزێکتر دەچینە سەری ئەمانە کاریان پێوتم بەس دەگەڵەوەشە خۆشەویستیم بۆ کارە هونەرەکە کۆمەڵی تری ئیشم دەزاوەتە جگەل لە مۆسیقاکە ئەو کتێب چاپ کردرە نووسینم لە جەری دەو ڕۆژنامەکانە ئەمانە هەموو وای کردووە نە ئەکادیمیش بوو نە هیچ بەس بە ئەکادیمیش فێری خۆشەویستی هونەر لە خۆشەویستی پەیوەندی بەوە نییە تۆ چەند ئەکادیمی بی لە هەموو دنیای بڕۆ سیر کە ئەوانەی کە سەرکەوتون لە کارە هونەرەکانانە شەرنی ئەکادیمی بێ کۆمەڵێ کەسێ لە ئەکتەر وشتن ئەوانە ئەسڵەن زۆربەی ئەو کەسانەی کە بەتوانان ئەوانە نین ئەوانن کە ئەکادیمینی کەسانی ترن ئەکادیمین لەگەڵ ڕێزی زۆرم بۆیان چونکە بە ئەکادیمی فێبوویان چون سەر مەسرح ناتوانن دەورێکی کەسێک ببین بۆ یەکەم جار چوو بێ درامایە بێ احساسەوە بەیانی مناڵێکە یەکەم جار خۆ نە ئەکادیمی بینی و نە هیچی بینی و تۆزێ لەگەڵ یا بە زۆر بینیمانە خۆی چی نەخوێنەوە یعنی فەن پەیوەندی بەوە نییە تۆ ئەکادیمی بیان ئەکادیمی نەبێ هەنێ شت هەیە پەیوەندی پێوەندی بەس کۆمەڵە شت ئێستا من عەشقم لەگەڵ نووسینە لەگەڵ ئەرشیفایە ئەوەی لاقی بە ئەکادیمی نییە وایە زۆر ڕاستە باسێک لەسەر کۆمەڵە و وێژەی کوردیمان کرد کە گۆڕا بوو بە کۆمەڵی هونەرە جوانەکە جا ئالێرەوە هەڵوێستێک بگرین و باسێک لەسەر ئەوە بکەین بزانین چیتان کردووە لەوێ چی بووە و ئێستا چیەکە وڵا کۆمەڵی هونەرە جوانەکان ئەو کاتێک کە پێم وتی من تا ساڵی 95 کۆمەڵێ لەو چالاکیانە
هەمووی بەشدار بووم لە ساڵی 91 تا ساڵی 95 کۆمەڵی هونەرە جوانەکان کۆمەڵی هونەرمەند بوون کە لە تیپی نەورۆز و پیرەمێر جابوون و کۆمەڵی گەنج بوون و کاتە لەگەڵ تی مۆسیقای سلێمانی کە تیپی مۆسیقای سلێمانیش مێژووی پرشنگداریە لە شاری سلێمانەیەکی کە لەوانەی کە ئیتر بە تیپی مۆسیقای سلێمانیەوە ناسێتەوە کاتە مامۆسانەوە کە دەوری زۆر باشیە بۆ مامۆسا فەرید مستەلاڕۆ فەڕەنسیس داود حەمە حسێن ئەمانە هەمووی مامۆسا عوسمان کە بە عوسمانی چەلۆ بەناوبانگە ئەمانە هەمووی ئەو کۆمەڵە مامۆسا و تەلەبانی کە تۆ ئێستا ئەیانبینی هەمووی پەروەردەی دەستی ئەو مامۆسایانن بەڕاستی من وەکو خۆم شانازان پێکم تاوە ڕۆژی ئەمرم یعنی ئەو خۆشەویستی فەن هونەرمان لەوانەوە وەرگرتووە ئەوانەش جێگای ڕێز زۆر خزمەتیان زۆر جێگای ڕێز یعنی بەڕاستی ئەوەی ئەوانی لەبیر بچێتەوە چەند فەنانێکی گەورە بێت لای من هیچ نییە بەڕاستی ئەوەی ئەو هونەرمەندە کۆنانەی لەبیر بچێت چونکە من ئێستا هونەرم بۆ خۆشەوە لەبەرەوەی ڕابردوویەکی جوانی هونەری بینیوە ئەگەر ئەوانم نەبینایە من ئێستا کەسێکی تر بوو بە شانازی ئەوانەوە بەردەوامی بە شانازی خۆشەویستی ئەوانەوە هەموو جارەبی ئێستا بە بەردەوام گۆرانەکانتی مۆسیقای سلێمان و هەولێر و دووهۆک و ئەو گۆرانی کۆنانەی کاتی مۆسیقای هەولێر پێشکەشی کردوون و کاتە مامۆساوریا و ڕزگار خۆشناو کۆمەڵێ لەو هونەرمەندانە خزمەتێکی باشی ئەویان کردووە لە دووهۆک عینەشت کە ئێستا کاک جەمال هەیە و کاتە کاک دڵشاد حەمە سەعید هەبوو ئەمانە لە کۆیەتی مۆسیقای کۆیەکە تی مۆسیقای کۆیە کە خزمەتێکی زۆری ئەو ناوچەی کردووە ئێساش ئەو تابعی کە هەیەە نەگۆڕاوە هەر ئەو ڕەسەنایەتیان نەگۆڕاوە کە ئەمانە هەمووی بەڕاستی جێگای تەقدیرن جا کۆمەڵی هونەرە جوانەکانی جەکێک بوو لەو تیپانی کە من تا ساڵی 1995 بەشداری هەموو چالاکیەکانم کردووە کە مۆسیقای گەشە یەکەم چالاکییان بوو کە دەنگانەوەیکی باشی هەبوو کە کۆمەڵی گەنج بوون وەکو پێموتی هاتنە دەرەوە لە کۆمەڵی هونەرە جوانەکانیان دروست کرد ئیترەوە بۆ ئەو کاتە ئەوت بۆ بجێڕمەوە وای لێ هاتوو لە سلێمانی و لە کە تیپێک هات ئەبوو بە منافەسە تیپی کۆمەڵی هونەرە جوان منافەسەی هونەریانە ئەڵێ نعنی ئاخۆ چی تیپێک بەرهەمی جوانتر پێشکەشەکە لەگەڵ تیپی مەولەویە لەگە تیپی سلێمانیە لەگەڵ ڕەواندزا و کاتە هاتن هەنی فستیڤاڵی جوان کرا لەگەڵ ئەوان کە چوون بۆ دەرەوەی وڵات بەس من هەر بەشدار بووم لە چالاکیە هەر بەردەوام چونکە هەڵوەشا هەموو سێ چوار کەسمان مایەوە زروفەکەش لەبار نەبوو بۆی کە تۆ بەشداری بکەی گروپێکیش بە دوو کەس و سێ کەس کە گروپێکە 20 کەس بێ نایەتەوە بێتەوە سەر 4 کەس و بە 4 کەس ئەو ئیشەی جارانت بۆ ناکرێت ئەو بکەم ئەرزم کردی خەریکی نووسینی کتێب و پێشانگا و ئەو ئەرشیفانە بووم کە سوودێکی زۆرم لێ بینی کە تا ئێستاش بە بەردەوام خەڵک داوای ئەرشیف و بۆ پەیمانگای هونەر جوان بۆ کۆلیژی هونەرە جوانەکان بە بەردەوام ئێنە لای من زۆر بە فەخرەوە ئەیان نەمێ هیوادەرمەش سەرکەوتوو بوون بەڕاستی هەرچی خزمەت بە هونەری نەتەوەکەت کە هێشتا هەر کەمە هەر هیچمان نەکردووە گروپێکی عودتان دامەزراندووە باسێکی لەوە بکەیت چون بەڕاستی گروپێک کە تایبەت بێ یا شوێنێک کە تایبەت بێ بە عود لە کوردستانە کەممان هەیە ڕاستە وەڵا تقریبا ئەمە ساڵی 2010 بوو 2010 ئیتر بیرم لەوە کردەوە سەیرم کرد ئازەف عود ئەو کاتە کەم بوو بەس مامۆستای خۆشەویست مامۆستا ماجد عەبدوڕەزاق کە مامۆستای منە تا ئێستاش هاتە پەیمانگای هونەرە جوانەکان تقریبا 15 قوتابی باشی لە هین پێگەیان لە عود پێگەیان وتم مامۆستا من شتێک ئەڵێم بۆچی نایت ئەو تەلەبانی کەوا ئەمووی تەخەروجیان کردو بۆ گروپی عودیان لێ دروست نەکەین هەژ عود کامانەی زۆر باشن وڵای سەدا فکرەکەت باشە بەس تۆزی قورسە بۆ من تم مامۆستا تۆ بەس بڕیار بە ئەوە لەسەر من ئیداری و کارە هونەرەکانی هەمووی لەسەر من بەس تۆ سەرپەرشتی مام بکە و نووسینەوەی نۆتۆ ئەو ئیشانە وتی دۆڵای ئیشێکی زۆر باشه ئیترەوە بۆ پەیوەندیمان بە تەلەبەکانەوە کرد ئیتر زۆر خۆش بوو خۆشحاڵ بووم کە وام کرد زۆر هیلاک بووم لەگەڵی ئیجازەشم بۆ گروپەکە دێرەنا ئێستا گروپی عودی کوردستان ئیجازەشی هەیە و دوو کۆنسێرتیشمان کرد ئەو بەس چونکە ئێستا زروفەکان وەکو پێم وتی هەمووی هێنا بێ ئیمکانێتی و بێ شوێنی و پارێکی وامان بۆ هین نەکراوەکە تەرخان نەکراوە کە تۆ بتوانانی لەسەر پێی خۆت بجوڵێ ئەجێ ئێستا گروپێکی عودیش حازرکەوە جێگای خۆشحاڵی مەکە مامۆستا
ماجد کە کۆمەڵێ تەلەبەی قوتابی باش کە تەخەڕوجیان کردو هەمووی بەتوانە لەو گروپە کۆماکردن لە کچیش و لە کوڕش دەرمەر سەرکەوتوو بن لەگەڵ ئێوە دەستی مامۆستا ماجدیت خۆش بێت هەزار جار بەرحاڵ پێویستە بوو هەموو بەشەکان پسپۆڕ و لێزان و مامۆستای تایبەتی خۆی هەبێ و گروپەکانی خۆی هەبێ لە زۆر شوێنە شتی وا هەیە بەڵام لە کوردستانە ئەمە بوو عود یەکەم کەسەکە بینیومە ووا بزانم کوڕێکتر بە ناو کاک مستەفا ئەویش مامۆستا مستەفا بەڵێ بەڵێ ئەو عەرەبە ئەویش وا بزانم بە تەما بوو کە بەس کوردێکی زۆر باشە و توێژم لەگەڵی کردووە کەسێکی کە باسی کرد پێم سیر بوو کاک سەردار باسی ئەوەی کرد کە عێراق وەکو عێراق مۆسیقای نییە وەکو عێراق مۆسیقای نیە ئەو مۆسیقایی کە وەری گرتووە مۆسیقای کوردیە پێم سەیرە کە کەسێکی هونەرمەندێکی عەرەب ئاوا بێ باس دەو کە بڵێ ئێمە عەرەبین ئەو مۆسیقایی کە وەرمەگرو هەمووی کورد عەرەبیشمان نییە کەسێکە ئەبێ باس بکرێ یعنی زۆر شانازی بە هونەری کوردیەوەکە زۆر برادری خۆ مامۆسایەکی زۆر بەتوانایە ئێستا ماڵی موزیکی هەیە کۆمەڵە قوتابی باشی پێگەیانوە و ئێساش من زۆر جارەزانم بێ بەرامبەرش یارمەتی قوتابیە کە دەرزانێتەوە ینی بەڕاستی بە باس بکرێ ئەوە وای توێژمان لەگەڵ کردووە و توێژێکی باش بوو وەڵا دەستی خۆش بێ و بەرحاڵ ئەو شتانێکە و باسیە کرد ئەگەر لە زمانی هونەرمەندێکی کوردەوەمان ویستبایە ئەمانتەوە ئێغراقەکەەوە خۆ هەڵکێشان زۆر ڕازگوێ بەڵام وا بوو مێژوو ون نابێ کاک سەردار باسێک لە بزانم چەند خەڵاتێکیش دووەرگردووە ئەو ڕێز لێنانەوە خەڵات وەرگرتنانە ئەوانەیە کە جنابەت وەڵا لە ڕاستیە من ینی شتم زۆر بۆ هاتوو ینی ئەگەر باش لە 200 هەدەی باشم لە خارجەوە بۆ هاتووە هەر یەکەو بە ناو یانیشتی بەنام ئەوە نە زۆرە لە ژوورەوە دامناوە بەس پار ساڵی 2000 و جگەل لەو هەدەیانێکە بۆ ماتۆ خەڵاتانە پێرار بوو بابێ بۆ پێرار کۆمەڵێ هونەرمەندی سویدی هاتن بۆ ئێرە ماوەکی زۆر لەگەڵیان بووم هاوکاریم کردن ئیتر یەک دوو پارچە مۆسیقام عەزف کرد لەگەڵیانە شەوێک مانەوە ئیتر برای بەڕێز کاکێرش عومەر ڕەزا ئەو داوەتی کردبوون بۆ ئێرەکە ئەوانش دووسە گۆرانییان حازر کردبوو ئەم بەراوبەرە لە شاری سلێمانی شتێکی زۆر جوان بوو ئیتر ئەو ڕۆژە کاکێرشتی سەدارە و دەمەکە بەتەمان شتیان بۆ حازر ئیم شەویان حازر کردو بۆ تۆ کە خەڵاتێکی ڕێزلێنانت بۆ بکەن ئیترەوە بوو تقریبان 15 خەڵاتیان بۆیە نابووم هەموو حازریان کردبوو لێرە کردبوویان لەوێ هێنابوویان شتێکی زۆر جوان بوو شەوێک بوو تقریبان سعاتونێکی خیان هەر یەکە و لە لای خۆیەوە هەدی خۆی پێشکەشتمەوە یەکێک بوو لەو شتانێک کە زۆر خۆشحاڵ بووم تا ئێساش ئەوانە خارجی بوون خەڵکی سویدی بوون بەڕاستی خەڵکی سوید بوون کە ئێساش پەیوەندی جارێک تیش برادرانم چوون بووە لەوێ شوهر خەڵاتیان نردبوو بوون شتیان بۆ نردبوو و زۆر سپاسانەکەم کە هێرش عومەر ڕەزاکە هێنابوون سەرپەرشتی گروپەکەیە کرد و ئیم ساڵش ساڵی 2014 لە مانگی چوارە بەڕێوەبەرێتی هونەری شانۆ مەدالای ڕێزلێنانی پێبەخشیم و هەموو تیپە هونەرەکانی شاری سلێمان شەرەکە و خەڵاتی خۆی بۆ هێنام سەبارەت بۆ کارە هونەریان و کە بەردەوامێکی زۆرم هەیە و کە دڵسۆزانە بەشدارم لە هەموو کارە هونەرەکانە بێ دابڕان و خەمخۆرێکی هونەری کوردین بەڕاستی ئەمەش ئازایەتی نییەوە کەسێک کە دەستی کاری هونەریان ئەبێ نەیکایان ئەبێ هەم دڵسۆز بێ هەم خەمخۆر خۆشەویستی نیشتمانەکەیشە واکە ئەوانەی وات لێەکە ئەگەر تۆ خۆشەویستی نیشتمان نەبێ هونەر نەبێ کابێ هیچ شتێک نییە لەوە کە تۆ خۆشەویستیت بۆ نیشتمان نەبوویتر لە وڵاتە بەوە بیانێ کە تۆ ئەم وڵاتت خۆش نەبێ پێش ناکە لە وڵات بی لە درامەشە بەشداریت کردووە لە دراماکانی هونەرمەندی خوا لە خۆش و حسەن میسری هەمووی بەشداریم کردووە ڕۆڵت چی بوو لە درامانە دەور و نەخشت چی بوو وەڵا لە زۆربەی دەورەکانە هەر دەوری یان کەسێک مۆزەفێکمە بینی سێ چوار مەشەدم هەیە هەر خێزانەکەشم هەر بەشدار بوو لەوێ ژیان ئیتر تقریبا 6 درامە حەسەنە فەنی گوڵەبێ ڕۆژەکان جومعە ڕەشەی پۆلی زەمانە بەشدار بووم لەم ئاخریشە لە درامای گەردەبلو لە بەشی سەیە ئەو دەوری عەزیز ئەقراوی مەبینی دەورێکی جوان بووەوە لەوێشا دەورم بینی و درامایەکی ترێ ئێستا دانا بەزیوە ڕۆژگار
ئەویش لە مانگی 12دا بەزێ ئەلو شەو بەشداریم کردووە یعنی من جگەل لە مۆسیقا لە دراما و لە هەمیا بەشداریم کردووە لە بەرەوەی هونەرم هەمووی خۆشەوێت. پێشتر شانوی ڕشەی پۆلیس نەکراوە؟ یەکەم جار کراوە؟ درامای ڕەشەی پۆلیس تەنها هونەرمە حەسەن میسری کردوێتی لە سلێمانی کراوە؟ لە سلێمانی بەڵێ. یۆدارمەر سەرکەوتووی چوانی باشی بخیرون اجتماع فرمو کاک شخی کرمان چوانی باشی چوانی و خریکی چی فرمو یا خوب بخیر ممنون خیراتی قای عزیز یا خوب بخیر سلیم سرچاوت نه یا خوب بخیر بی براستی مجلسك بتو تلاو از قلق ممنونم قلق مشتاقم قاك عزيز دميك ديارني غايبي ها والله سيدة چی بيجم قلق مشغولي قاك عزيز مشغولي شاخو مسألة بيش مرقى يان مظاهركاني إيران واي كاك عزيز خوابي كرده او مظاهره سرتاپای ایرانی دگرتو بشكو شالنا ودتشو براسي اف مظاهرانا خريقة قيادة ازعاجك كاك عزيز رايتو چي لسر المسألة والله خو ماني همي وزيركو لجير چافديريان طبعا كاك رجيمك بيوي بآقر و آصن و كشتن ملتكي بينتا برنبالي خوي دبي شكل دار و برديش بكا او دزاني او خلقي كوابي دنگن لخوشويستي اوا نخير او هموي لجوري خوي دخواتوا هتا روجك وقت بركان بدور تساوي دادا تقنوا وش دبيجي كاك علي تو وكو نزاني امر جيمه امانه ببوني خلقي دقرن جاتو اوا ببينن هر بكالي ددخون كوركاكا سيدا اقاد ليبه كوركاكا او ترسى هتا كيني ها اوتا اولا برتساومان الشاي ايران وايزاني او مظاهري كلا قنبو باقرو اسنو كشتن كفي كرت يتر تواو بلام نازاني فرم او استا خريكه او مظاهره همو ايران دقريتوا كره سيدا بو خاطري خوا بكاك علي بلي بيدنگ بي واز بينه ادي تو بيدنگ تو عزيز بتمايتشيا نا والله تا استابم نوتوع قاك علي قاك عزيز برتمايا سفري خارج بكات ونايت توا هبا او هەڵۆیە من کە میوانە مێ ئەڵەی بۆ دزیەچن هیچ فەرقی نییە پێڵاوەکانیان داکەنن ئەیگرن بە دەستیانی و سوکس و بەسەر قادرمەکانە سەرەکەوە لە ترسی کاکسەحی ئێمە نوشیلانی شەرەوە نەما لە دەزێ بە مناڵەکانمان بڵێن بە قوربان تا من بێدەنگن ئەمانەش لەو لا بۆستێ ئەوە ڕۆژێکیان دوو برازای خۆم هاتبوون لەگە برایەکی شیلانە چارێکی ویسکی و یەک دوو بیرەمانە ناو بە خۆمان بیخۆینەوە کەواتە لێرە و حربەکە دەستی پێکرد بەڵام چه حربێ بەیانی زوو شیلان نەخس بۆ ناو تەنەکەی خۆڵەکە مەبەستم لە بەتڵ بەتاڵەکانە مناڵەکانی کاکسەحی چووبوون لە تەنەکەی خۆڵەکە دەریانە ناو ئێوارە کە ئەڕۆمەوە سیرەکەم کاکسەحی لەبەر دەرگا بۆ من وەستاوە بەخۆی بە بتڵەکانەوە چی بە من بڵێ کاک مەحەمەد من خانماوە بە تۆ بکرێ مەیخانەم نایاوە بە تۆ بکرێ یعنی ئەوان چوون ئەو بەتە بەتاڵانیان لە تەنەکەی خۆڵەکە دەرهێناوە بۆی ئەو دیێڕە بە تۆ بڵێن ئەرێ بەسەری تو ئێ منیش چیم پێ وتم کاکسەحی قابلانش مزگەوتم لێگرتی بکرێ تەچێم لێگرتی بکرێ پارە ئەیم ماڵی خۆمە چی ئەەکەم چی ناکەم ئیتر کاکە کردی بە دەنگە بە قسانەی من تووڕە بوو وتی ئەی من لای خوا بڵێم چی بڵێم زانێ و چاپۆشیم لێ کردووە بە ئەگری جەنابتەوە بسووتێم ئیتر ئەم قسە حەل لە قومەلەخانە ئیتر دوای ئەو منیش بەخوا بێتاقەت بوو گەڕام بۆ خانوو بە هەزار حاڵ هەتا دوو ژوورم دەستکەم داسە کاکە سەباسەی لەو کاقارە بین فەرموو بابە پرسیارەکانم زۆرن و بەرنامەکە من هەرەوەیە کاک سەرداریان ئەگەر شتێکی تایبەتیە من باسم نەکرد بێت لە بیرم چوو بیا خۆت بیزانی باسن لە پرسیارەکە نەمێ نابێ شتێکی تایبەتی بفەرموو وەڵڵی شتی تایبەتی بڵێم لە کۆتایی ئەوەی پێت بڵێ من بەرپرسی ئەرشیفی سندیکای هونەرمەندانم بەڵێ 10 ساڵەگە بێ بەڕاستی ئەندامی کۆمەڵی هونەرجوانەکان بەشی موزیک سەرپەرشتی ئەو گروپی عودەشەکەم و فەرمانبەرم وەکو هونەرمەندێک لە بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ و هیچی تر بنێ لەو زیاتر سوپاسی ئێوەکەم سوپاسی ئەمە ئەو کەسانەکەم کە لە هاوکاریمانەکەم سوپاسی ڕۆژهەڵا تیڤیەکەم بەخێر بێن سەر چاو جێی شانازیە کە ئێوە من گەورە بووم کە ئێوە هاتنە ماڵەکەی من زۆر سپاس دەکەین ئەو ڕۆ ئێمەش هونەرمەندێک من بەسەر کردەوە کە هەم نووسەر بوو هەم ئەکتەر بوو و هەمیش مۆسیقاژەن بوو
هیوادارم سەرکەوتووبی. بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ کاک سەردار ختر دا هونەرمەندێکی ترۆ بە سەرکردنەوەیکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس.